بەغدا کارتێکی دیکەی بەهێزی هەرێم دەسووتێنێت. سوودانی چۆن کۆدەکانی ئیدارەی ترامپ دەکاتەوە. حکوومەتی عێراق لەسەر هێڵی خواستەکانی ترامپ دەڕوات. شەڕی هێنانی زۆرترین کۆمپانیای ئەمریکی بۆ عێراق دەست پێ کردووە. بەمەش چەند ئامانجێک دەپێکێت. واژووکردنی زنجیرەیە گرێبەستی ستراتیژی لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان دەیەوێ هاوکێشەی سیاسی وابووری لەگەڵ هەرێمی کوردستاندا بگۆڕێت. ئەم گرێبەستانە کە دیاترینیان لە بواری وزە و بانکدایە، ئەو کارتە فشارە لە دەستی هەرێم دەسووتێنێت کە بۆ ماوەیەکی زۆر پشتی پێ دەبەستێت. یەکێک لە گرنگترین پێشهاتەکان گەڕانەوەی کۆمپانیای زەبەلاحی ئەمریکی شیڤرۆنە بۆ عێراق و واژووکردنی یادداشتێکی لێکتێگەیشتنە لەگەڵ وەزارەتی نەوتی فیدراڵی بۆ پەرەپێدانی کێڵگەی نەوتەکانی باشوور. ئەمە لە کاتێکدایە کە شیڤرۆن پێشتر کارەکانی لە هەرێمی کوردستان هەڵپەساردبوو. گەڕانەوەی بۆ کارکردن لەژێر چەتری بەغداددا نیشانەی گۆڕانکاریە لە ستراتیژی کۆمپانیاکە و زیادبوونی متمانەتی بە حکوومەتی ناوەندی. هاوکات گرێبەستی بانکی ڕافیدەین لەگەڵ کۆمپانیایەکی ئەمریکی بۆ ڕوبەڕووبوونەوەی سپیکردنەوەی پارە و بەردەوامی کاری کۆمپانیاکانی وەک KBR و HKN لە پرۆژەکانی عێراقدا پەیامێکی ڕوون دەدات کە بەغدا بووەتە ناوەندی سەرەکی بۆ بەرهێنانی ئەمریکی. ئەمەش پێچەوانەی دۆخی پێشووە کە هەرێمی کوردستان بۆ هۆی بوونی کۆمپانیا نەوتیە گەورەکانی ئەمریکاوە خۆی وەک هاوبەشێکی جێی متمانەی ڕۆژئاوا نیشان دەدا. پێشوازی باڵوێزخانەی ئەمریکا لەم گرێبەستانە ئاماژەیە بۆ ئەوەی واشنگتن پاڵپشتی لە عێراقی یەکگرت و سەقامگیر دەکات کە حکوومەتە فیدراڵیەکەی تێیدا خاوەن بڕیارە. لە ئەنجامدا حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی زۆر لەو کارتەی لەدەستداوە کە وەک ئامرازی فشار دژی بەغدا بەکاری دەهێنا.